کەس و کار و یادی کەڵەپیاوێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد لەم شارە دەکەینەوە. ئەو کەڵەپیاوەی کە لە باوشی خێزانێکی شۆڕژێڕی کوردپەروەر و لە کۆشی خێزانێکا دروست بوو گەورە بوو کە ئەو خێزانە سەرتاپای خەبات و تێکۆشان و مێژوەکەشیان مێژوویەکی ڕەنجینە لە مێژووی گەلەکەماندا. دیارە لە بنەماڵەیەکی وا تێکۆشەر کوردپەروەر هەمیشە خەڵکی کوردپەروەر و دڵسۆز و شۆڕژێڕی لێ بەرهەم دێ. ئێمە بۆ خۆمان لە نزیکەوە زۆر باش ئەم هەواڵە بە ڕێزە و خۆشەویستەمان ئەناسی کە چۆن لە سەردەمی پێشمەرگایەتی و هەروەها پاشان پۆلیس و هەروەها بە دوای یەکدا هەموو ئەو پلە و پۆستانەی کە بڕیوە و دوجارش لە ماوەیەکی درودرێژدا لە شاری کەرکووک کە توانی وەکو تێکۆشەرێک وەک قارەمانێک وەک پیاوێکی یاسایی خزمەت بە میلەتەکە بکە. بێگومان ئەو ڕۆژانە بۆ ئەو پیاوە گەورانە دڵنیام لە بیری کەسمان ناچێتەوە.